جگەرەی ئەلکترۆنی یەکێکی دیکە لە هۆکارەکانی ئالوودەبوون. زۆربەی دوکان و فرۆشگا لە کۆڵانەکانی شاری سلێمانی پڕبوون لە جگەرەی ئەلکترۆنی کە ئێستا خواستێکی زۆری لەسەرە. زیاتر ئەو کەسانە خواستیان لەسەرەتی کە تەمەنیان لە خوار 18 ساڵیەوەیە. مانفازیل ساڵانێکە لە بازاڕی جگەرەکەی سلێمانی کار دەکات. ئەو باز لەوە دەکات چۆن زۆربەی هەرزەکارەکان ئالوودەی کێشانی جگەرەی ئەلکترۆنی بوون و زۆر جاریش بۆتە هۆکاری تێکچوونی شیرازەی خێزان. ئێستا پیا بووە خاتێکی فاری نازانێت یەکسەری نەباوکێزانێت دایکێزانێت بە زۆری گەنجەکان ئەیکڕن تەلەبە ئافرەتیشی خوا بە زۆری ئەمەیە ئەوەی خاتەوەوازانە قەڵەبە. ئێستا هەمووی ئەیخوا بە کچوو بە پیا و بە کوڕ هەمووی ماوەیەکە ساڵێک کومپانای یێنێت یەن کومپانایە یێن هەمووی سینیە هەمووشی تەزویرە هیچی ئەسڵ نییە. بە ئاشکراو لە نێوجەرگەی بازاڕدا منداڵان سەرقاڵن بە سەوداکردن بە جگەرەی ئەلکترۆنیەوە. ئەوەی دەبینرێت چاودێرێکی ئەوتۆ لەسەر ئەم دوکانانە نییە بۆ ئەوەی جگەرەی ئەلکترۆنی نەفرۆشێتە کەسانی هەرزەکار. جگەری کارەبایی و نێرگەلەی کارەبایی دووشتن لێستا خواستێکی زۆری لەسرە، چ لایەن گەنجانەوە چ لایەن کەسی کامڵ و بەتەمەنەوە، هەنێ جاریش لایەن مناڵانەوە لە خوار 18 ساڵەوە. ئەم تەڵەبەی لەسرە، بەڵام وەگو سایری مناسبە بۆیە هەموو کەس توانێت ڕینی هەیە. چاودێریکردن لەلایەن حکوومەت لیژنەکان چۆنە؟ بەڕاستی زۆر سستە. من وەکو شەخسی خۆم پێم خۆش بوو ئەگەر هەموو هەفتەیەکیش نەبێ لانی کەم چاودێریکی هەر لەسەر بێ بۆی کە من نەتوانم بە کەسێکی خوار 18 بفرۆشم. جگە لە جگەرەی ئەلکترۆنی دیاردەیەکی نامۆ دەبینرێت لە نێو بازاڕ و شوێنە گشتیەکان. ئەویش پێدانی جگەرەیە بێبەرامبەر لەلایەن مەندووبەکانەوە بە هاوڵاتیان کە ئەمەش دەچێتە چوارچێوەی هاندانەوە بۆ جگەرە کێشان. ئەمە لە کاتێکدایە لە جیهاندا سانسۆرێکی زۆر هەیە لە سەرفرۆشتن و مامەڵەکردن بە جگەرەوە. بەڕێوەبەراتی چاودێری بازرگانیش باس لەوە دەکات بەهۆی ئەوەی کەسانی سەروی 18 ساڵیش جگەرەی ئەلکترۆنی دەکێشن بۆیە ناتوانن وەکو پێویست لێپرسینەوە بکرێت لەو شوێنانەی کە ئەو جۆرە جگەرانە دەفرۆشن. جگەری ئەلکترۆنی ئێستا لە زۆربەی شوێنەکانە، لە مارکێتەکانە، لە سوپەرمارکێتەکانە، لە فرۆشگاکانە، لە بازاری جگەرەکە بە شێوەیەکی بڕبڵاو لە ناو شاری سلێمانیە بڵاو بۆتەوە. و ئێمە وەکو خۆمان ئەو شوێنانەی کە بزانین لای مەکتەبەکانەوەیە بۆ نمونە مارکێتەکانە یان لای ئەو بەڕێوەرەکانەوە کە تەلەفۆنمان بۆ کرێ ئێمە سەردانی و مارکێتانە ئاکەین و ئاگاداریان نەکەینەوە کە بە هیچ شێوەیەک نەفرۆشێ بە ئەو قوتابیانی کە لەو مەکتەبانە هەن. جگەرە ئەلکترۆنەکانی بازاڕەکانی هەرێمی کوردستان لە وڵاتی چینەوە هاوردە دەکرێت. نرخەکانیشیان لە 4000 دیناری عێراقیەوە دەست پێ دەکات بۆ سەروی 300,000 کە بە پێی جۆر و تام و کوالێتەکانی نرخەکانی دەگۆڕدرێت. هەورە زەحمەت شارپرێس، سلێمانی.